سڵاتان لەبێت دکتۆر ئاراسم لە بەرنامەیەکی نوێی دکتۆر ئاراس لەگەڵتانم لەم بەرنامەیەدا بە بابەتێکی گرنگ لە دەرگای ماڵەکانتان دەدەین بەڵام بەمانە ئەمانە چین؟ ئەمانە شاخی ئاژەڵن ئەی بابەتەکە چییە؟ بابەتەکەش کەڵەشاخە. کەڵەشاخ لە ڕووە زانستیەکە چی لەسەر هەیە؟ چی لەسەر بزانین؟ ئەنجامی بدەین یان ئەنجامی نەدەین؟ زانست چی دەڕێ لەبارەی کەڵەشاخەوە؟ ڕێگە دروستە سەلامەتەکە بۆ ئەنجامدانی کەڵەشاخ چییە؟ بێگومان کۆمەڵێک میوانمان هەن بەڵام سەرەتا میوانە گەنجە قشت و قۆز و جوان و شتینەکانم دەناسێنم ئەوانیش قوتابیانی کۆلێژی تەکنۆلۆژی سەربەزانکۆی پۆلیتەکنیکی هەولێرن زۆر بەخێر بێن سەر چاو دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ ئامادەبوونتان هەروە گەرم و گوڕبن تا کۆتایی بەرنامە ئەمانە شاخی ئاژەڵن ئەی بابەتەکە چییە؟ ئەتوانین بڵێن لەبیرتان بێت بەڵام کەڵەشاخ کەڵەشاخ صابونی ڕقی خوێن بەخشین یان کەڵەشاخ بۆچی ئەلۆ ڤێرای تێدایە ئەمە یەکێک لە مەتەڵەکانی خانمان نابێ سەر بشۆی تا ئێستا ڕێگە پێدا نییە بەس تەنسیقمان هەیە چەند کەس هاندەری ڕیال مەدریدە تەواو پێشوازی دەکەم لە ئیسماعیل موشیر دیبلۆم لە پزیشکی تەواوکاری کە لە ستۆدیۆ لەگەڵمدایە و شارەزا لە کەڵەشاخ کاک ئیسماعیل فەرموو بەخێر بیت سەڵاوە لەبێ باڵ باشە وەرە با یەکسەر دەست پێ بکەین دەستمان پێ کردەوە دەست بە قسە بکەین کەڵەشاخ چۆن ئەنجام دەدەن سەرەتا سڵاو لە دکتۆر و بەرنامەکە و ستافەکەی و میوانە بەڕێزەکان و کەناڵی ڕوودا و بەرامبەرت بۆی ڕوت لە ئێمە و بەڵێ ئەوەی کە پرۆسەی کە بینیتان کەڵەشاخ لە کوردی کە پێ دەڵێن کەڵەشاخ ئەو شاخانەی کە دکتۆرە دەستی بوو ئەمە کاتی خۆی بۆ ئەنجام درراوە بۆی ناوەکەی داوە کەڵەشاخ ئەگەر بینیتان پرۆسەکە بە چەند قۆناغی دەڕوە تەمان پێشی ئەو کەسە بێتە ژوورەوە حتمما پێشە دەبێت تۆ ئاگادار بی بزانە پشکنین بۆ کردووە فەحسەکان بۆ کردووە چ کێشەی هەیە چ گرفتی هەیە ئایا لەو کەسانەیە کە دەبێت کەڵەشاخ نەکە کە هاتە ژوورەوە بە قۆناغ شوێنی سەری بۆ تاقیم دەکرێت تەمان ئەمە یۆد بەکاردێنین کوحول بۆ دەستی خۆمانە بڵێن نۆرمە سەلاین پاش پاککردنەوەی پاشان ئەو مەحلولە بەکاردێنین کەوا ئەلۆ ڤێرای تێدایە بۆ برین و سووتان بەکاردێ خێرایی شوێنەکە قەپات دەبێت پاشان ئەو گۆزە کە معقەمە و پلاستەری پێوە لێدن ئەوە کورتەی کە پرۆسەکە دەکرێت ئەوەم بۆ باسکە چۆن دەیکەن ئێستا زانیت ئەمانە بەکاردێنین زانیمان تەواو بەس چۆن دەیکەین ئەمە چییە ئەم شوشەیە چیە کە لەسەری دادنەی لە کوێی دادنەی ئێستا ئێمە ئەوە کە ئێستاوە ڕای دەچێشی چی دەکات ڕاشیشانەکە ئێستا ئەمە هەم سڕ دەبێ هەم بینەوە ئێستا لێ دەگەڕێن هەتا دەگاتە قۆناغی ئەوەی کەواتە یەکەم شت ئەوە بوو کە جوان تاقیمتان کرد ئەمە زۆر گرنگە پاشان ئێستامە تاقیمی یەکەمە باشە تاقیمی دووەم کە کاسەکەی کوپەکە لێ دەکاتەوە جارێکی تاقیم دەکرێتەوە بە یۆت باشە پاش ئەوەی کە وشکت کردەوە جاری بڵێن سێم بریندار دەکرێت برینێکی خەفیف گوتمان بە شکلێک بە ڕادەیەک ئەوە کەوا نەگاتە ئەوەی کە دیواری مولولەکانی خوێن ببڕێ بەس بە ئەستەم تەبەقەی یەکەم زۆر بەتەنکی باشکە ئەینجا تۆ کە برینەکە وردەکەت کرد ئەم خینە وردە وردە دێت دەرەوە کە گەیشە دەرەوە بینیتان لە قۆناغێک دەوەستێ کە وەستا لەسەرەوەی ئاوێکی زەر دەردەچێت کە پێ دەڵێن پلازما گەیشتە پلازما تۆ دەخێتە سەر تەنیشت و لێ دەکەیتەوە کە لێت کردەوە ئەو کات نۆرمەسەلاین بەکاردێنی پاش نۆرمەسەلاین کە تاقیمت کرد گۆزێکی معقەم وکەوە لێ دەدەی بۆی هەیە پاشی 12 سعات دەتوانێت شوێنەکەی بشوە زۆر ئاساییە و بۆشی هەیە ئەگەر کەسێک پێویست بێ ڕاستەوخۆ بیشوە هیچ گرفتی نییە چکە شوێنەکە ڕووشاندنە ئەمە برین نییە ئێستا ئەمە زۆر جار لە
بڵێن پەرستارەکان دەڵێن ئەمە برینی نەشتەرگەری بچووک ئەمە زۆر لەو کەمترە زۆر لەو خەفیفترە زۆر خەفیفترە باش کوپەکان کە بەکاردێنن پووکی یەکجار بەکار هاتوون هەمووی دیسپۆزەبڵە هەمووی نەکەرەوە ئەگەر باسم کرد ئەگەر سەیری بکەین کارتۆنەکەمان بدەین ئەگەر ئەمە دێ ئەمە یەکەم شت کە معقەمە دووەم شت کوالێتیشی بەرزە شتێن شت نووسرا بۆ یەکجار بەکاردێن باش و تەغلیفشی سیرکە جارێک ناو کارتۆن لەناو لایلۆنا دوای تەغلیف کراوە لە شوێنی خۆی تقریبا هەر کوپێک 250 دەرەجە حرارەی وەردەگرێت ینی بە دەرەجەی 250 دەرەجەی حرارە ئینجا دەتاوێتەوە باشە بەڵێ لە ناو کارتۆن بوو لەوێ هەموو نایلۆنێک بوون دوای لە ناو ئەمە دیسان ئەمەش کەڤەری خۆی هەیە دایپۆشیوە بە جوانی ئەمە یەکجار بەکاردێن یەکجار بەکاردێن فرە دەدرێت هەر بۆ ئێستا ئەمە ئەگەر خلاص بووی ئەمەش بۆ کەسەکە بەکار نایێتەوە هەر یەکجار نابێ هیچ شتێک هەتا شەفرەکان هیچ شتێک لێرە لە کردداری کەڵەشاخ هەموو یەکجارە ئەگەر حاڵەتێک تۆ مەسەلەن من بۆ دوو کەس دەیکەم ئەو کات من ناچار 4 دەستچێش دادەنێم کە دوو دەستچێشم لە دەست کرد ئەوەم بریندار کرد کە بسم بۆ ئەوێ دەبێت دەستچێشی ئێرە فڕە بدەم دەستم تاقیم بکەم دەستچێشی نوێ لە دەستم بکەم ئینجا کردارەکە لەوێ دەست پێ بکەم دووبارە وەکو ئەوەی کە لێرە کردومانە دوو کەس بۆ دوو کەس دەیکا باشترە دوو کەس بۆ دوو کەس بیکا بۆی کەسێک بە دوو کەسەوە سەرخان نەبێت ئەو مەترسە دروست نەبێت بێگومان زانست ڕای خۆی هەیە لەسەر کەڵەشاخ ئەوەتان لەبیر بێت ئەم بەرنمەیە بەرنمەیەکی زانستیە ئێمە بە پلەی یەک پشت بە زانستی پزیشکی دەبەستین بۆ گەیاندنی پەیامەکانمان کەڵەشاخ پەیوەندی بە زانستی یان پەیوەندی بە کردداری پزیشکی کلاسیکیەوە هەیە و بەشێکیشە لە پزیشکی ئەوەی کە پێی دەگوترێت پزیشکی نەبەوی ئەوەی کە پێی دەگوترێت پزیشکی کلاسیکی یا پزیشکی جێگرەوە لەبەرەوە ئێمە پێویست دەکا لایانی زانستیشی بە وردی قسەی لەسەر بکەین بەڵام لەبیرتان بێت کە هەموو ئەو شتانێک کە بۆ کەڵەشاخ بەکاردەهێن کە ئیسماعیل دەڵێ هەمووی یەکجار بەکاردێن نابێت تۆ بڕۆیتە شوێنێک ئەم کوپەی کە تایبەتە بە کەڵەشاخ کرابێتەوە لەوێ دانرابێت ڕەنگە بۆ کەسێکی تر بەکار هات بێت شەفرەکە بە هەمان شێوە هەموو ئەو کەرستانی لێرن بە هەمان شێوە بێگومان پاکوخاوی ناو سەنتەرەکە ڕێنمایی نەکراوەکە کەڵەشاخ بێت ئایا خوێنی پیس لە جستەت دەردێنێت سابوون مادەیەکی تفتە اینجا کەڵەشاخ کۆمەڵێک کەسی بەناوبانگی جیهانی دەیکەن چێ ئەم پیاوە دەناسێت چێ دەیناسێت چەند کەس هاندەری ڕیال مەدریدە چەند کەس هاندەری بارسەلۆنە باش ئەمە کەریم بنزیمەیە یەکێک لەو کەسانی کە بەردەوام کەڵەشاخ دەکات دوای ئەوە چەند کەس ئەمە دەناسێت یەک و نیو تا ئێرە هات ئەمە مایکل فیلیپسە مەلەوانزانی ئەمریکی یا مەلەوانی ئەمریکی ئەویش بە هەمان شێوە کەڵەشاخ دەبینن ئەمە کریستیانە ئەمەیان چۆن کەس دەیناسێت 1 2 3 4 5 باشە ئەمەش کاکۆنەرە ئەمەش بە هەمان شێوە کەڵەشاخ دەکات یەک کەسی دیکەشتان پیشان دەدەم ئەمانە کریستیانن بەڵام کەڵەشاخ دەکەن دەبێت بزانین مەسەلە چییە زانست دەبێت وەڵامی ئەمە بداتەوە ئەم سەرکەچەڵە چێە زۆر ماشەڵڵا زۆر دەیناسن چێەوە تەواو ئەمەش بە هەمان شێوە کەڵەشاخی کردووە بۆیە دەبێت بزانین چییە مەسەلە لە ڕوە زانستیەکە پزیشکێکی پسپۆر لە ستۆدیۆ لەگەڵمدایە دکتۆر بڕیار سەباح پسپۆر نەخۆشەکانی خوێن زۆر بەخێر بێت دکتۆر گیان زۆر سپاس کاکتۆر ئەحواڵ باشە الحەمدوللا زۆر سپاس دەکەم زانست چی دەڵێ لەسەر کەڵەشاخ بەنسبەت لە نەزانستیەکەی کەڵەشاخەوە هەمومان نەزانین کەڵەشاخ بەشێکە لە پزیشکی جێگرەوە یان پزیشکی تاواکاری بەڵام لە پزیشکی ئاساییە لە زانستە پزیشکە ئاساییەکانە بەڕاستی تا ئێستا بۆ هیچ نەخۆشیەک بۆ هیچ حاڵەتێک ڕێنمایی نەکراوە کە کەڵەشاخ بکرێت مەبەستم لە ڕووی پزیشکی زانستی پزیشکی ئاساییەوە باش با بڵێن ئێمە
بۆ ماوەی 6 ساڵ لە کۆلێژی پزیشکی دوای ئەوە لە خوێندنی باڵا بۆ ماوەی چەند ساڵێک چەندەها کتێبی پزیشکیمان بینیوە چەندەها کتێبی پزیشکیمان خوێندوێتەوە بەڵام لە هیچ شوێنێکا بەڕاستی نەمان بینیوە یان نەمان بیستووە کە باسی کەڵەشاخکا بۆ چارەسەری نەخۆشیەکی دیاریکراوە بۆچی چونکە زانستی پزیشکی کاتێک چارەسەری نەخۆشیەکە بە کۆمەڵی پرۆسەیە تێپەڕێ پرۆسەی یەکەم بریتە لە دەستنیشانکردنی هۆکاری نەخۆشیەکە لە ڕێگەی وەرگرتنی مێژووی نەخۆشیەکە لە نەخۆشەکە لە ڕێگەی پشکنینی کلینیکی لە ڕێگەی پشکنینی خوێن لە ڕێگەی پشکنینی تیشکی هەموو ئەم پشکنینانە دەکرێت بۆ ئەوەی کە دڵنیابینەوە کە هۆکاری نەخۆشیەکە چییە لە دوای ئەوە اینجا بە دوای چارەسەری زانستی و چارەسەری تەواوی نەخۆشیەکەدا دەگەڕێت باشە بەڵام لە پزیشکی تەواوکاریە یا لە پزیشکی جێگرەوەیە بەڕاستی ئەم پرۆسەیە بەم جۆرە ئەوەی من ئاگادار بەم جۆرە نییە باشە جگە لەوەی کە لە کتێبدا باس کرد توێژینەوەی زانستی مۆدرن هەیە هی نوێ لەسەر کەڵەشاخ بەڵێ توێژینەوە زۆر کراوە لەسەر کەڵەشاخ بەڵام بەڕاستی من ئەو توێژینەوانەی خوێندمەوە لە گۆڤارە پزیشکیە زۆر معتەبەرەکان نەبوون بەڵام توێژینەوە کراوە بەڵێ زۆربەی زۆری توێژینەوەکان کە خوێندمەوە تەنانەت ئەو توێژینەوانی کە پشگیریشی ئەەکەن لە کۆتاییە لە شتێکمان هەیە پێڵین لە توێژینەوە کۆنکلوژن ئەنجامی کۆتایی با بڵێن ئەو توێژینەوەیە هەمویان باز لەوە ئەەکەن بەڵگەی زانستی تەواومان لە بەردەستان نیە و هەروەها باز لەوە ئەکەن پێویستمان بە با بڵێن توێژینەوەی زیاترە بۆ سەلماندنی کاریگەری کەڵەشاخ ئەی باشە کاتێک کەڵەشاخ بۆ نەخۆشەکرێت هەندێک جار هەندێک نەخۆش دەڵێت من سوودم لێ بینیوە ئەم سوودە چییە تاکە لێکدانەوەی پزیشکی مۆدێرن بۆ ئەم حاڵەتە حاڵەتێکە پێڵین کاریگەری پلاسیبۆ کاریگەری پلاسیبۆ ئەوەیە کە نەخۆشەکە هەز بە باشبوونێکی دەرونی و جەستەیی دەکا بە چارەسەرێک کە لە ڕاستیدا خۆی چارەسەرێکی پزیشکی ڕاستەقینە نییە ئەمە هەندێک جار بێجگە لە کەڵەشاخ و ئەمانە لە حاڵەتی تریشدا بەکارێت لە توێژینەوە جیهانەکاندا بۆ نمونە دەرمانێک دەدرێت بە نەخۆشەکە کە لە ڕاستیدا ئەو دەرمانی تیانە کە باس کراوە بەڵام نەخۆشەکە باز لەوە دەکات دوای وەرگرتنی ئەو دەرمانە چاکبوونێک لە نیشانەکانە ڕوویداوە کەواتە کاریگەریەکە دەرونیە ئەوەی لە توێژینەوە زانستیەکان دابلایانی کەمەوە کە من خوێندومەتەوە و کە باس کراوە باز لە کاریگەری پلاسیبۆ ئەکرێت کە کاریگەریەکی دەرونیە وەک لەوەی کە بەڕاستی کاریگەریەشی ڕاستەقینە بێت هەروەکو جارێکی تریش دووبارەیەکەم و هەموو توێژینەوەکان لە کۆتایڵێن ئەم حاڵەتانە ئەم جۆرە لە چارەسەرانە پێویستیان بە توێژینەوەی زیاترە دەست خۆش ڕوونە کا ئیسماعیل چیتان کرد ئێستا لە قۆناغێکدا ئێستا کە لە قۆناغی کوتاییە چاوەڕێ بوون ئێستا چەند دقەیەکی تێ لەبی لێکەینەوە بەس ئێمە لە پرۆسەکەی کشمان لەبیر کرد ئەو پاشماوەی کە لە کەڵەشاخ دەمێتەوە دەبێتە سێ بەش بەشی بڵێن شەفرەکان بەشی ئەوەی کە خوێنەکە بەجیا ئەمەش دەخینە بەشێکی تر دەکەینە سێ بەش چی لێ دەکەن ئەمە دەستێنرێ ئەمەشیان بڵێن دەفن دەکرێت ئەمەشیان فرە دەدرێت چکەمە خوێن نابێت دەفن یانی چی دەفن ینی کە بڵێن وەکو شوشەیە قوتوێک پڕ دەبی دەفن مەترێک من ئەرزە دەفنی دەکرێت لە زۆر جار شەفرەکان لە بڵێن محرقەشدا زۆر ناتوێتەوە دەفن دەڵێن دەفن باشترە زۆر جای دەیدن بە خۆی بەڕاستی ئەمە دەزارم ئەمە بەشێکە لە پرۆسێسێکی زانستی هەڵا ئەم دەفنکردنێت چونکە ئەنجام بەگشتی وا دەکرێت ڕاستە بەڵام بە ئەنجام ئەمە تێکەڵ بە خاک دەبێت و ژینگەمان خاکمان پیس دەکات پاشماوەی پزیشکی هەمووی دەبێت مامەڵەی تایبەت بەخۆی لەگەڵ بکرێ بەڵام ئەمە واقعەکە جگە لەمانە بێگومان زۆر شتی تریش هەیە کە دەفن دەکرێت ئەمە ئەوە دەکەن ئەوی تر هەمووی دەخێتە ناو سەلەی زبڵی هەمووی زۆری خەڵکەیە دەخاتە ناو سەلەی زبڵی دەرەوە دەڕوات لە ناو مەست ئەو شوێنانی کە کەڵەشاخ دەکەن زۆر یعنی ئەوەی کە بڵێن ئەمە پێ بڵێن ئەکادیمی پاشماوەی ئاسان ئەوەی کە دەڵێن ئەمە کەسانی کە ئەکادیمی و زانستی ناکەن ئەوای لەدێ زۆری باشە یەکێک لە خاڵە زۆر گرنگەکان لە بابەتی کەڵەشاخ کەوان پەیوەندی بۆ نییە ئەو جەدەلەی کە ئایا کەڵەشاخ بکرێ نەکرێت پەیوەندی بۆ هەیە چۆن مامەڵە لەگەڵ پاشماوەکە دەکرێت پاشماوەی کەڵەشاخ دەبێت مامەڵەیەکی پزیشکی
وەکو پاشماوەی پاشماوەیەکی پزیشکی پزیشکی مامەڵی لەگەڵ بکرێ بەگشتی ئەم خوێنەیە وتمان کەرەستە دیسپۆزەبڵەکانێن هەمووی. ئەوانەی دیکێ شەفرە چەرچەفەکەی هەموو ئەمانە دەبێت بە وردی و بە شێوەیەکی زانستی لەناو بردرێ. مامەڵی لەگەڵ بکرێ دوای ئەمە تو ئێمە ئێستا کە لێ دەکەینەوە ئێستا ئۆکەی لێ دەکەی و کاکەتەوە فەرموو ئێستا لێ دەکەینەوە ئافرین بۆ هەر کەسێک ماوەی چەند دەخایەنێت بە ماوە نییە کە پلازماکە دەرس و خوێنەکە وەستا باشە لێ دەکەینەوە بە نزیکەی ینی حەوت دقە هەتا 10 دقە دەخایەنێت کەسێک کە بێت کەڵەشاخ چەندی پێ دەچێت تا تەواو دەبێت ئەگەر 5 کا کوب بێتن 5 شوێن بێتن کە بێت تقریبا حدودی نیو سعات تا 40 دقە تەواو دەبێت ئەمانە ڕێنمایی وەزارەتی تەندروستیشن ڕێگەپێدانی وەزارەتی تەندروستی هەیە بۆ کەڵەشاخ نەخێت تا ئێستا ڕێگەپێدان نییە بەس تەنسیقمان هەیە لەگە وەزارەتی تەندروستی ئۆکەی ڕێگەپێدان نییە و کار دەکەن واتە ڕێگەپێدان نییە بەڵام ڕێگەگرتنیش نییە ڕێگەگرتنیش نییە لەبەر چ ڕێگەگرتنی ئەمە چۆن ئەم تێگەیشتنە ئێستا بۆ نمونە ئێمە ئەو بڕوانامانی کە هەیتمان هەندێکیان هەر لە وەزارەتیش بڵێن تەصدیق کراوە مەسەلا ئەو جامعی بەغدا و جامعی سلێمانیە ئەمە کامیان هی وەزارەتە بۆ نمونە ئەمە تەصدیقی وەزارەتە ئەمە وەزارەتی تەندروستی پلاندانان دکتۆرە یان مەسەن ئەوانە وەزارەتی تەندروستیە یان بڵێن ئەو ئەمە لە لوبنانی ئەمە مەسەلەن بۆ ئەمە ساڵی 2007 ئەمە سەیریکە ئەمە تەصدیقات دەکەن پشتەوەی هەموو تەصدیقات خارجی مەسر و سەفاری عراقی وەزارەتی داد و باش بەڵام وەزارەتی تەندروستی بە فەرمی ڕێگەی پێ نەداون نەخێر بەڵام کێشەشتان بۆ دروست هەتا ئێستا کێشە دروست ناکە بەڵام ئێمە داوا دەکەین کە بڵێن ئەو کەسانی کە بەهەڵە دەکەن ڕێگری بکرێ بەڕاستی دکتۆر بەڵێ تێگەشتنێک هەیە لەسەر کەڵەشاخ دەڵێن ژەهر دەباتە دەرەوە دەڵێن ئەو خوێنەی کە دەیمژێت خوێنی پیسە بۆ نمونە دەڵێن ئەمانە سوودەکانی کەڵەشاخن یەکەم شت خوێنی پیس لە جستەی ئێمەدا هەیە تا کەڵەشاخ بیواتە دەرەوە تۆ پسپۆری خوێنی بەو تعبیرە بڵێن خوێنی پیس و پاک ناتوانین بەڕاستی بڵێن خوێنی پیسمان هەیە خوێنی پاکمان هەیە بەڵام ئێمە لە ناو جستەیە کۆمەڵە سیستەممان هەیە کە بەبانایشی تر بڵێن باڵانسی خوێن ڕادەگرێت بەنمونە سیەکانمان هەیە کە خوێن پڕ ئۆکسسیژین دەکا و دەینێرێ بۆ شانە و خانەکانی لەش پاشان دوامۆکسیدی کاربوون دەگەڕێتەوە لە ڕێگی سیەکان و دەشێتە دەرەوە ئەمە هەموو کەسێک ئەمە ئاسانێت باشە لە دوای ئەوە جگەرمان هەیە کە با بڵێن هەر بەو تعبیرە ئەتوانین بڵێن کارگەی چارەسەرکردن و لابردنی مادە ژەهراویەکانە لە جەستەدا کە ئەمیش با بڵێن هەر دەرمانێک هەر مادەیەکی ناپێویست کە لە خۆراکا بێت یا با بڵێن مادە ئەلکۆهۆلیەکان بێت پاشیان دەکاتەوە و جەستە لیان ڕزگار دەکات و هەروەها گورچیلەمان هەیە گورچیلەش بە هەمان شێوە کۆمەڵێک باڵانس لە ناو جەستەیە ڕادەگرێت کۆمەڵێک مادە جا لە ڕێگەی دەرمانەوە بێت یا لە ڕێگەی خۆراکەوە بێت یا لە ڕێگەی ئەو زیندە چالاکیانەوە کە لە لەش ڕوودەدات ئەمانش دەباتە دەرەوە واتە جەستە بە شێوەیەکە کە پێویستی بە ڕێگایەکی تر نییە بۆەوەی ئەو شتانی لێەوە ببرێتە دەرەوە خۆی ئامادەیە تەوێ پێم بڵێ کە ئەو بیرۆکەی کە دەڵێ کەڵەشاخ ژەهر لە جەستە دەکاتە دەرەوە ڕاست نییە زانستی نییە لە ڕووی زانستی و شتی وامان نییە ئەوەی کە دەڵێن خوێنی پیس لە جەستەمان هەیە و کەڵەشاخ ڕای دەکێشێت بۆ پێدەکەنی ئەم شتە لە ڕووی زانستی و بەڕاستی بەڵگەی لەسەر نییە ئێمە وەکو پزیشک تەنها کار بە بەڵگەی زانستیەکەین باش ئەمەش ئەوەیە نەک خوانەخواستە بەسمان گاڵتەکردنی تەواو ڕوونە لە ڕوە زانستیەکە کەواتە هەر ئەمە تۆزە لۆژیکانە بیری لێ بکەینەوە لۆژیک بیری لێ بکەینەوە ئەگەر دڵۆپە خوێنێک لە نێو جەستەی تۆدا پیس بێت بەنێو هەموو جەستەتدا دەگوازرێتەوە تێکەڵی هەموو جەستەت دەبێت لەبەرەوە ئەمە پەیوەندی بەوە نیە کەڵەشاخ بکرێیان نەکرێت ئێمە بێلایانین لەم لایەنە بەڵام ئایا خوێنی پیس لە جەستەت دەردێنێت ناچکە خوێنی پیس لە جستەی ئێمەدا هەبێت تووشی حاڵاتێک دەبین پێ دەڵێن سەپتسیمیا و دەکەوینە چاودێری چڕ وەزە شڕ دەبێت گوڵم بەڵێ بە نمونە باسی ئەو حاڵەتە و کرد سەپتیسیمیایە با بڵین کاتێک جگەر بە هەر هۆکارێک بێ لە کارەکەوێت یا گورچیلە بە هەر هۆکارێک بێ لە کارەکەوێت لەو حاڵەتانەیە ئەو مادە
نەی کە با بڵێن پێی بڵێن ژەهریان نا ئەتوانین پێ بڵێن ژەهر کەڵەکە ئەبێت لە ناو جەستەیە و کاریگەری تەندروستی زۆر خراپە بێ بەڵام ئەوەش چارەسەری پزیشکی خۆی هەیە نەک کەڵەشاخ. باش بەس ئەمانەشتان پیشاندەم سەیری ئەمانەکەن. ئەم کەرەستانە پێشتر بەکار هاتوون بۆ کەڵەشاخ. ئەمە بۆ نمونە ئەمە بەکار هاتووە مژیویانە بە شێوەی مژین. اینجا ئەم بەردە سەیری ئەم چەخۆیە بێگومان ئەم بەردە بەکار هاتووە بۆ تیشکردنەوەی ئەو شەفرەی کە بەکار هاتووە. ئەم کەرەستانە بە هەمان شێوە ئەمە شاخەکەیە. ئەمانە بە شێوەیەکی گشتی بە نەتیجە کەڵەشاخیش پێشکەوتووە. کەرەستەکانی بەکارهێنانی ئەو کەرەستانەی کە بەکاردێن لە کەڵەشاخ پێشکەوتوون. بەڵام زانست قسەی کۆتایی دەکات و زانست لای ئێمە زانست سەروەرە. چۆن سیاسیەکان دەڵێن یاسا سەروەرە لە لای ئێمەش زانست سەروەرە. پێم بڵێ چۆن کۆنتترۆلی دەکەن بۆی هەر کەسێک و لە خۆی و کەڵەشاخ نکات. ئێستا ئێمە پرۆپۆزەکە من حازر کردووە لە بۆ وەزارەتی تەندروستی و لەو نزیکانە دانیشتمایە لەگەڵیان کەوا وەکو کۆمەڵە لەگەڵ بەشێک لە وەزارەت ئەو بابەتە کۆنتترۆل بکرێت. و هەروەها بڵێن نمونەشمان هێناوەتەوە بۆ نمونە وەکو کاگتۆری ئیشار بکرد لە وڵات وەکو وڵاتەکانی دەور بەرەوە وڵاتی سعودیا چەند ساڵێک قەدەغە کرا بۆ ماوەی 3 ساڵ 4 ساڵ کە بینیان کە قەدەغە کرا لە کوچ و کۆڵانەکان و مزگەوت و ئەو لە زۆر زیاد بوو. هەستان مرکزی وەتانی لە بۆ توبی بەدیل دامەزرا و ئێستا کە هەمووی ڕێکخراوە ئەو کەسانی کە پسپۆر و دەورەیان بینیوە و پزیشکن و مەسەرەن ئاستی زانستیان بەرزە ئەوانە دەیکەن ڕوونە بە جوان. ئێستا ئێمەش بەتاین هەر ئەو پرۆسەیە دەمانەوێت لێرە تەقدیمان کردووە ئێمە لە ڕوودا و بە تەمای واز ناهێنین دوایی دێین دەکەین بزانین چیتان کرد جێبەجێ بوویانە لێرە بە کاک اسماعیل ئێوە لێرە دقیق چاوەڕێم بکەن هەتانان نەخۆی ناڕێن. کاکتۆر بەڵێ خوێن بەخشین یان کەڵەشاخ ئەتوانین نازان پرسیارەکە بەو شێوەیە نەکرد خوێن بەخشین یا کەڵەشاخ چونکە کەڵەشاخ پرۆسەیەکە وەر کەسێک ئەتوانین بڵێن تا ڕادەیەک ئازادە ئەیکات یان نایکات هەرچەند دەبێت کۆنتترۆل بکرێت وەک باستان کردەوە. بەڵام خوێن بەخشین پرۆسەیەکی تەواو زانستیە. باشە پرۆسەیەکە لە هەمان کاتە بۆ چارەسەری هەندێک نەخۆشی بۆ کەسی خوێن بەخشەر بەکار ئەهێنرێت بەنمونە بەرزبوونەوەی ڕێژەی خوێن یان بەرزبوونەوەی ڕێژی ئاسن لە خوێندا دوو نەخۆشی زۆر دیارن لە نەخۆشیەکانی خوێن کە با بڵێن خوێن بەخشین ڕێگایەکە بۆ چارەسەرکردنیە. باش و سوودەکەی تریشی بە دڵنیاییەوە کە ئەوە دیارە ژیانی چەنەها کەس لە مردن ڕزگارەکات لە ڕێگەی خوێنەکەەوە بێت لە ڕێگەی پلازمای خوێنەکەەوە بێت لە ڕێگەی خەپلەکانی خوێنەوە بێت لە ڕێگەی مادەیەکەوە کە پێڵن کرایەوە لە خوێن دەردەهێنرێت کە ڕۆژانە لە خەستەخانەکاندا ژیانی نەخۆشەکانی پێڕزگار دەکرێت. باشە کەواتە خوێن بەخشین. جا دکتۆر بڕیار زۆر دیبلۆماسی بوو لە وەڵامدانەکە من بە کوردی و بە کورتی و بە برادۆستی پێتانی بڵێم. ئەگەر ئامانجەکە ئەوەیە کە خوێن لە جەستت بێتە دەرەوە دەتوانی خوێن بەخشی بۆی خوێنەکە بڕوا بۆ کەسێک کە پێویستی پێێتی ئەگەر ئامانجەکە ئەمەیە. بەڵام ئەگەر ئامانجەکە شتێکی دیکەیە پەیوەندی بە بیر و باوەڕی دیکەتەوە هەیە من قسەی لەسەر ناکەم چکەمە شتێکە پەیوەندی بەلایانی زانستیەوە نییە من بۆم نییە لەسەر شتێک قسە بکەم کە پەیوەندی بە بیر و باوەڕ و شتی دیکەوە هەیە باشە. بەڵام ئەگەر هەردەیکەی بەو شێوەیە بیکە کە ئیسماعیل باسی کرێشتا بە شێوە زانستیەکە ئەو بە شێوەشی کە دکتۆر بڕیار دەیڵێ چێ نابێ بیکە ئەوشم پێ بڵێ و تاو بە دڵنیایە ئێمە کە ئەڵین چێ نابێ بیکات مانێوانیە کە ئەوەی لە دەروەی ئەوانێت بێ بیکات وەکووتمانەوە بەجێ هێڵین بۆ بیر و باوەڕی کەسەکان. بەڵام ئەوەی کە هەر نابێت بیکات و نابێت نزیکی کەوێتەوە بە حکمی پسپۆرەکەی خۆم نەخۆشانی شێرپەنجە بە هیچ جۆرێک نابێ بیکەم. من خۆم نەخۆشم هەبووە شێرپەنجەی خوێن کۆمەڵە نیشانی هەبووە چووە کەڵەشاخیان بۆ کردووە کەڵەشاخکەش لە دەمچاوی کراوە برینێکی دروست کردووە. دوای ئەوە کە نیشانەکانی لەسەری تون بووتەوە بە دڵنیای سەردانی پزیشکی کردووە و نێراوە بۆ لای ئێمە وەکو پزیشکی پسپۆری خوێن دوای پشکنینەکان بۆمان دەرکەوتووە کە شێرپەنجەی خوێنی هەیە کە ئێمە ئەبێت چارەسەری کیمیایی بێنێ کە چارەسەری کیمیایی ئەدرێ بە نەخۆش بەرگری جەستە دابەزێ. لێرە شەوە برینێکمان هەیە کە بەرگری جەستە دابەزی لەوە ئەچێت تووشی
هاوکردنیشی تون ببێتەوە بەڕاستی ئێمەی خستە ناو بڕیاردانێکی قورسەوە بەڵە چارەسەرەکەشمانە بەڵام لەژێر پێدانی کۆمەڵێک دژە هاوکردنی زۆر تایبەت بۆ ئەوەی کە ئەو برینە ئەوەنەی تر کێشەکە قوڵ نەکاتەوە چی لێ هات ئەنجامەکە خۆشببختانە برینەکە چاک بوویەوە بەڵام ناڵم ئیشەکەی بۆ ئێمە قورستر پێکمان ڕوونە پێش بەردەوام چارە سەروەرەکرێت یەکێک کەواتە لە نەخۆشیەکان شێرپەنجەی خوێنە بە هیچ جۆرێک نەک ببوورە شێرپەنجە بە شێوەیەکی گشتی و ئەوانی لەسەر چارەسەری کیمیاوین پەککەوتنەکان وکو پەککەوتنی دڵ پەککەوتنی گورچیلە پەککەوتنی جگەر ئەمانش بە چارەسەری تایبەتی خۆیان هەیە بە هیچ جۆرێک نابێت نزیکی کەڵەشاخ و ئەو چارەسەرانی تر ببنەوە کەسێک لە کاتی هاوکردنیشی توندی هەیە بە نمونەیانی هاوکردنیشی بەکتریان ڤایرۆسی کە لە سیەکاندایە یا لە هەر بەشێکی تری جەستەدایە ئافرەتی سکپەرد و ژیان هەتا بە تایبەتی 6 هەفتە دوای لەدایکبوونی منداڵەکەش لە هەمووی گرنگتریش نەخۆشی خوێنبەربوونی بۆ ماوەی نەخۆشی هیمۆفیلیا یا هەندێک لەو نەخۆشیانی تر کە کەسەکان تووشی خوێنبەربوون دەکەن ئەم نەخۆشیانە بە شێوەیەکی گشتی ئەو نەخۆشیە دیارانن کە بە هیچ جۆرێک نابێت کەڵەشاخ بکەن بەڵام ئەمە کەی دەردەکەوێت کە تۆ هەڵسەنگاندنێکی پزیشکی باش کردبێت پێش ئەوەی کە کەڵەشاخ بکەیت نابێت یەکسەر بچیت و خۆتی پیاکەیت لەبەرەوەی دەتەوێت کەڵەشاخکەیت دەبێت هەڵسەنگاندنێکی پزیشکی زۆر وردت کردێت دەست خۆش دکتۆر بڕیان و سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ ئەو هاوڕێیانەمان کە ئەمڕۆ لێرە بوون کاک ئیسماعیل و هەروەها هاوکارەکانی دیکەشمان کە نێو ستۆدیۆ کەڵەشاخیان ئەنجامدا سوپاس بۆ ئامادەبوونتان هیوادارم کە پەیامەکە گەشت بێت ئێمە ئەوی بەلای ئێمەوە گرنگە لایەنە زانستیەکەیە ئۆکەی ئێستا دەبێت هەردوو دیوەکەت بە باشی بینی بێت و خۆت بڕیار دەدەی ئایا کەڵەشاخ بکەی و ئەگەر بیکەی لە کوێ بیکەی و چاوت چی ببینێت سەیری چی بکەی چیت بەلاوە گرنگ بێت باش نییە؟